بتوانین بەڕاو بۆچوونی هەمووان ئێمەش کامپاینی شەفافیەت و لێپرسینەوە کە لە کۆمەڵێک ڕێکخراوی ناحکومی و چالاکوانی کۆمەڵی مەدەنی یاریمی کوردستان پێگاتون دەستەیەکیان بەناوی دەستەی بەدواداچوونی کێشە پەروەردەیەکان دروست کردووە. لە یەکەم هەنگاویاندا لە شاری سلێمانی ئەو دەستەیە بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە شارەزایانی بواری پەروەردە کێشە و قەیرانەکانی پەروەردەیان خستە بەرباس و گفتوگۆ. ئەوەش بە ئامانجی دۆزینەوەی ڕێگەچارە بۆ ئەو کێشانە و باشترکردنی ژیان و گوزەرانی مامۆستایان و چارەسەرکردنی گرفتە پەروەردەیەکان لە هەرێمی کوردستان. قەیرانی موچە و بژێوی مامۆسایانە گرفتی یەکەمەنە دیارە ئەم گرفتە خۆتان نەزانن ساڵی پار بەهۆی ئەو قەیرانەوە کە ڕوبەڕووی ناوچەکەمان هەرێمەکەمان بوو 100 ڕۆژی کامل مامۆسایانمانیان گرت کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی گرفتێکی گەورە خۆت ئەزانی ساڵێکی خوێندن 180 ڕۆژە 100 ڕۆژ خوێندن نەکرێ ئایتر ئەمە پەروەردە چ ناوێکی لێدەنێ خوێندن ینی نازانی ناوی بنین ئایا ساڵی خوێندن ئەمە ناکرێ ئێمە لە ئێستەوە کار لەسەر ئەوە نەکەین بۆ دەستپێکردنی ساڵی داهاتوو بتوانین چارەسەری ئەمە بکەین ئەم قەیرانە چارەسەر بکەین خۆتە زین لە چوارچووی ئەم گرفتەدا کۆمەڵی کێشە و گرفتی کەدێن کە ئەمانە وای کردووە ناتوانن سیستەمی پەرۆدە بە باشی بکوێتە سەر ڕاستڕێی خۆی نایەوێت کێشەکان چارەسەر بکە هەندێک جار ناتوانێت هەندێک جاریش نایەوێت کێشەکان چارەسەر بکە بۆ چونکە ئەو ئێتیمامەی بە هێزی چەکداری دراوە نیو ئەوەنە یان بەقەدەر ئەوە ئێحتیمام بە بواری پەروەردە بدرێ کۆمەڵگە خۆی چاکەوێ کۆمەڵگە ئۆتۆماتیکی لە زەمانێکی کەمە لە زەمەنی 10 ساڵ بۆ 12 ساڵە کۆمەڵگە خۆی چاکەبێ بە شەرتێ وەزارەتی پەروەردە چاک ببێ. شارەزانی بواری پەروەردە داوا لە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ئاوەڕی جددی لە کەرتی پەروەردە بداتەوە و بەپێی پێویست گرنگی بە چارەسەرکردنی کێشەکانی ئەو بوارە بدەن. گرفتی پەرتووکمانەیە ئێمە جگەلەوە گرفتی دەوامی مامۆستامان هەیە ئێمە لە بەس بە 4 ڕۆژ لە یان بە 3 ڕۆژ جارێک لە هەفتەیەک مامۆستا ناتوانێت بابەتێک کە لە سەرەتی بە تەواتی بگەینە بە خوێندکار جگەلەوە ئێمە ڕێژەی دەرچوون و ڕێژەی فێربوونی خوێندکار کە ئەمانەش گرنگم بەلای ئێمە ئەمە خوێندکار بۆچی پەروەردەکەین ناوناوەندەکانی خوێنم بۆ دەرچوونی پەروەردەکەین یاخود بۆ فێربوونی پەروەردەکەین چونکە ئەمە دوو بابەتی جیاوازم پێویستی بە قسەکردن هەیە لەسەری کە ئەمانە هەمووی ئەو هەنگاوانن کە لەم کۆڕەیە قسەی لەسەرکرەوە داهاتوو لە کۆڕ سیمینارەکانی تر لە داهاتوە لە ڕابردوش بە ئاماشەوە لە کۆنگرە و کۆنفرانسە پەروەردەیەکانە گفتوگۆی زیاتر و باشتریشی لەسەرکرا. لە ڕاستیا کێشە زۆرە هەر لە کێشەی یاساوە لە ڕێنماییەوە بیناوە نەبوونی فەلسەفەیەکی ڕوونی پەروەردەیەوە و با بڵین نەبوونی دیرگایەکی ڕوون بۆ چارەسەرکردنی کێشەکانیش بۆیە هەموو ئەمانە لە ئەستۆی ئەوانەیە کە ئێستا حکومڕانیەکەن و بڕوای من گۆڕینی ڕیشەی نەک هەر لە مەسەلەی پەروەردە و چارەسەرکردی کێشەکانە لە هەموو کەرتەکانی ترا پێویستی بەوە هەیە تێڕوانینی حکومڕانی بگۆڕدرێت لە تێڕوانینێکی سەربازیەوە کە بە بڕوای من ئێستا پەیڕێوەکە بۆ تێڕوانینێکی مەدەنی. دەستەی بەدواداچوونی کێشە پەروەردەیەکان بۆ چوونی مامۆسایان و شارەزایان لەسەر تەواوی گرفتە پەروەردەیەکان وەردەگرن و دوجار هەموو ئەو پێشنیارانەی سوودی لە چارەسەرکردنی قەیرانە پەروەردەیەکانی کوردستاندا هەیە دەکرێتە ڕاستپاردە و ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت بە ئامانجی چارەسەرکردنی قەیرانی موچە و بژێوی مامۆستایان و گرفتی دامەزراندن و کێشەی تاقیکردنەوەکان و نەبوونی بینای خوێندن و ئەو دەیان کێشەیەی چەندین ساڵە لە بواری پەروەردەدا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.